لێرە ئەگەر هەژارەکانی چینیا بتەوێت کەرەنتینە بکەیت و بڵێ لە ماڵەکاندانە بمێنەوە ئەمە کارێکی ئاستەمە. خەڵکی ئێرە زۆر کۆمەڵایەتین، ناتوانن بۆ ماوەیەکی زۆر لە یەکتر دوور بن. دواتر هەمووان هەژارین بەبێ کارکردنی ڕۆژانە ناژین. بۆیە من هەوڵ دەدەم لە ڕێگەی دروستکردنی ئەم جۆرە دەمامکانەوە تا ڕادەیەک ئەگەر کەمیش بێت ڕێگر بم لە بڵاوبوونەوەی کۆرۆنا. تەنها دروستکردنی ماسکەکەم لە ئەستۆنە گرتووە، بەڵکو کە ماسکەکە دەدەم بە هەر کەسێک لەگەڵیدا چۆنیەتی بەکارهێنانی ماسکەکە و هەروەها ڕێنمایە تەندروستیەکانی بۆ ڕوون دەکەمەوە. پێشیان دەڵێم کە ئەم ماسکە نابێتە هۆی پاراستنی لە ڤایرۆسەکە. ئەم ماسکە ڕەنگە تەنها هۆکارێکی باش بێت بۆ ئەوەی کە خۆپارێزی بکات. تاکو ئێستا توانیمە 1756 ماسک دروستکەم، بەڵام من خواستم وایە ژمارێکی زیاتر لە ماسک دروست بکەم. من دەمەوێت هاوکاری هاوڵاتیانی خۆم بکەم. جا بە هەر ڕێگەیەک بێت دەمەوێت هاوکارێکە بگەێنم. My target is to be able to make as much as I can so that I can be able to help the people in my good way they protect themselves. Yeah, it helps a lot. This one normally just helps with the droplets. من دڵم بەو کەسانە ناکرێتەوە کە ماسی سپی دەپۆشن. بەڕاستی هەربیری نەخۆشخانەم دەکەوێتەوە. بەڵام ئێستا ئەم ماسکانە ڕەنگا و ڕەنگن. بەردەوام ڕەنگەکان هیوا بەخشن. بەڕاستی من ئەو بیرۆکەیەم خۆش دەوێت. من چەندانەیەک لەم ماسکانە کە هاوڕێکانم پێشکەشیان کردوم لەگەڵ خۆم دەیبەمەوە بۆ ئەڵمانیا بۆ ئەوەی دڵی ئەڵمانیەکانی پێخۆش بکەم. It's not the recommended type of the material that can. ئەم ماسکە نابێتە هۆی ڕێگەریکردن لە توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام هەر بەکارهێنانی باشترە لەوەی کە هیچ بەکار نهێنرێت، چونکە کۆرۆنا لە ڕێگەی کونیلەی وردەوە تێدەپەڕێت. ناتوانین بڵێن ئەم ماسکانە سەلامەتن، بەڵام دەتوانین بڵێن ڕەنگاوڕەنگ و هیوا بەخشن.